1964 هەستێکی زۆر خۆشم هەبوو کە لە زاخۆ بووم چکە پێکەوە لەگەڵ خەڵکەکە ڕۆژانە کۆ ئەبینەوە و گوێمانەگر لە گۆرانی گوێمانەگر لە مۆسیقا من دانیشت بووم دڵشاد زاخۆی گۆرانیەوەت ژنێک بوو لەگەڵ کچەکانی هاتبوو وتی من هەموو ڕۆژ لێرەم وەکە ئەچی لەوێ دەئەنیشی هەستێکی زۆر جیاوازە و کۆی کە لە سوۆشەڵ میدیا ئەیبینی ئەو مۆسیقایە هەستی پێ ئەەکەی ئەو جەوە ئەو دانیشتنە ئەو بۆنی پەتاتە و شیرینیە کە بەلاتا دێت و دەڕوات و تێکەڵبوونی خەڵک چکە سوۆشەڵ میدیا وای کردو قسە ناکەین لەگەڵ یەکتری بەڵام ئەم مۆزیکە وای کردو مۆبایل دانێن گوێ بگرین لەگەڵ یەکتری بین و چەند ستران خۆش حاضرکردن ji بۆ ینی بە تایبەتیش بۆ کوردستانی سترانێکی دستران ئازێ دیاری ڕۆژاوا بکەم و سترانێکی عەرەبی ژبەر گەلێک خەڵکی عەرەب هاتنن ئەم سترانێکی دیاری واژی بکەم یعنی ئیرۆمێ کولتی مولتی بن ئەو دبێژن مولتی کولتی پلان شەریفی بۆ ساڵە 2025 چییە؟ پلانە ساڵە 2025 وێ گەلێکی چوون و هاتنێمێ لە کوردستانی هەبن ئەزێ پلانێکی بکەم گۆ ئەز چەند کلیپا لە باشووری کوردستانی بکشینم طبیعەتێک خۆشێ دار چۆل چیا ئازادی والله ڕۆژە گۆز هاتم باشوور لە بەردەری نویساندەوە وەلکەم تو کوردستان 10 ڕۆژ گیریام وەختا گۆمەوەی نویساندنە دیت ئەس گەلێکی کێف خۆشم گۆز لەوێ دەرێمە 2025 بلا بە ساڵامە و ساڵان و بلا سەرکەفتن و ئازادی بینە بۆ کووردا هەموویە و زاخۆ پێشکەتنە زاخۆ گەلێکی کێفامە دینە و ئەو وێ ببە سنترە چاند و هوەر و پایتەختە گەشتیاری بڕاستی.